إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآني في روزائي فرميو، باشترين الريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين من رێگا و ڕێچکان هەر ڕێگا و ڕێچکانێکە کە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی بێ. بێگومان لادان لە ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی نەکبەتیە، بەدبەختیە. دنیات ئەکاتە بەدبەختی، قیامەتی شت بەڕاستی ئەڕۆخێنێت. ئەوانەی کە لایەن داوە لە ڕێبازی پێغەمبەر لە ڕۆژی قیامەتا ڕوڕەشن و شوێنی شاناگری جەهەنەمە. مسلمانە بەڕێزەکان، خوای تەعالا مرۆڤەکانی هەموو وەک یەک دروست کردووە، هەمووی عەقڵی پێبەخشیون، هەستەکانی پێبەخشیون، یعنی هەمومان جگە لە ئەوەی کە خوای تەعالا بەکەم ئەندامی هێنێتە دنیا، مرۆڤەکان هەمووی خوای تەعالا عەقڵی پێداون، هەمووی چاو، گوێ، زمان، هەستەکانیشی پێبەخشیون. ئەی باشە بۆ خەڵکانێک هەیە لەم دنیاە ئەگەنە لووتکە لە بەختەوەریە، ئەگەنە ئامانجەکانی خۆیان لە شتە دنیایەکانە، جاری وا هەیە شتە قیامەتیەکانیشە. ئەی بۆ خەڵکانێک هەیە دایمەن لە دواوەوەن. ئێمە بۆ وەکو تاک جیاوازین، هەمانە ئێستا ئەو پەڕی پێشکەوتووە و توانوێتی بگاتە ئامانجەکانی لە دنیا، هەشمانە دواکەوتووە. بۆ هەروەها ملەتەکانیش، بۆ یابان، بۆ سەنغافورە، بۆ وڵاتان هەیە زۆر پێشەکەوێ، بۆ وڵاتی ئێمەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواڕۆ. طبعاً دواکەوتنی هەموو ملەتێ بەسراوەتە دواکەوتنی تاکەکانیەوە، پێشکەوتنیشی بەسراوەتە پێشکەوتنی تاکەکانیەوە. من وازانم دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ دواکەوتنی ئێمە، بۆ ئەوەی نەتوانین کە لە ژیانمانە بگەینە ئامانجەکانی خۆمان وەکو پێویست. ئەگەر ئەو دوو هۆکارە بەکاربێنین، هەمومان ئەتوانین سەرکەوتوو بین لە ژیانی خۆمانە. و ئەگەر موسڵمانیش بین، ئەتوانین لە ژیانی قیامەتیشمانە سەرکەوتوو بین، یعنی بۆ پاشە ڕۆژیشمان. هۆکاری یەکەم زانینی قیمەتی شتەکان، زانینی نرخی شتەکان وەکو خۆی. هەموو شتێک لە جێی خۆیان بناسیتەوە، شتە گەورەکان لە شوێن خۆیان و شتە بچووکەکانیش لە شوێنی خۆیان. یعنی شتی گەورە بە گەورە بزانی و بیزانی، بیناسیت و بیزانی، و شتە بچکەکانیش هەروەکو خۆی، و بیشتوانی ئیسفادەی لێ بکەی. یعنی حەسابات بۆ شتی گەورە بە گەورەی و حەساباتیش بۆ شتی بچووکیش بە بچووکی. ئەمە هۆکاری یەکەم. هۆکاری دووهەم کات، زانینی کاتی گونجاو بۆ ئەنجامدانی کاروبارەکانی ژیانمان. زۆربەمان کاتەکانمان لە دەست دەرەچێ، هەلەکانمان لە دەست دەرەچێ. ئەم ژیانە، هەلەکانی ئەم ژیانە لە کاتێلێکی داریکراوە دێتە پێشەوە، ئەگەر
پێش خۆی ئەنجامی بدەی سوودی نییە، ئەگەر لە دوای خۆشی ئەنجامی بدەی سوودی نییە. ئێوە گە تەماشای یاریەکی تۆپتۆپێن بکەن. یاریچیەک کاتێ تۆپەکە هەڵەکا بۆ ناو گۆڵەکە، مەسەن ئەو یاریچیە لە لای ڕاست یاریەکە یا لە لای چەپ یاریەکە، کاتی ئەو تۆپە هەڵەکا بۆ هجوومەکە، ئەگەر ئەو یاریچیەی کە ئەسڵ وایە ئەو تۆپە بکاتە گۆڵە، ئەگەر پێش تۆپەکە خۆی هەڵدا تۆپەکە ناگاتە سەریدا بەزێتە خوارەوە، ئەگەریش دوای تۆپەکە خۆی بەرزکاتەوە هەر بە هەمان شێوە، بەڵکو ئەبێت لە کاتی خۆی بەرزکاتەوە و با لە تۆپەکە بخاتە گۆڵەکەەوە، ئەگینا هەدەفەکە ناپێکی. کەوابوو زۆر گرنگە ئێمە ئەم دوو خاڵە مراعات بکەین لە ژیانمانە و سوودیان لێ وەربگرین. یەکەمیان وتمان شتەکان وەکو خۆی بناسیتەوە، قیمەتی شتەکان وەکو خۆی بناسیتەوە. دووەمیان سوود لە کاتی گونجاو لە شوێنی گونجاو، چونکە هەلەکان کاتێرێکی گونجاوی هەیە. چەندێک لە ئێمە قیمەتی شتەکان وەکو خۆی نازانێت، نرخی شتەکان وەکو خۆی نازانێت. زۆر لە ئێمە شتی گەورەی لا بچووکە، شتە بچووکەکانیشی لا گەورەیە زۆر لە ئێمە، و ئەستغلالی کاتی مناسبیش ناکەن. فەیلسوفێکی ئەڵمانی زۆر بەناوبانگ، یعنی لە هەموو فەیلسوفە ئەڵمانیەکان بەناوبانگترە، پێوترێت کانت، ئیمانوێل کانت. لە ساڵی 1724 لەدایک بوو، لە ساڵی 1804 ئەم پیاوە مردووە. لە ژیاننامەکە حکایەتێک هەیە، ئەم پیاوە دیارە زۆربەی کاتەکانی خەریکی خوێندنەوە و ئەوە بووە. دراوسەیەکیان هەبووە لە سەربان لە نزیکی پەنجەرەکەی ئەو کەڵەشێرێکی داناوە، هەموو جارێک قوێنێ کەڵەشێرێکتر زۆر هاوار و شتەکە، ئەمیش زۆر پێی ئیزعاجە بێ، زۆر پێی بێتاقەتە بێ، نازانێت چی بکە. تر لە ئەخیرا بیرەکاتەوە بە خزمەت کارەکەی ئەڵێ بڕۆ بۆ لای ئەو دراوسێمانە، ئەم کەڵەشێرە بە هەر چەندە دای چەندە پارەکەی گران بێ بیکڕە و سەری ببڕە و بیبرژێنە و بە هاوڕێی فڵانە کەسم هاوڕێیەکی هەیە خۆشەویستێتی، ئەویش داوت کە نانی نیمەڕۆ بە یەکەوە ئەخۆین. ئیتر چاوەڕوانن خزمەتکارەکەی خواردنەکەیان بۆ بێنێ، خواردنی نیوەڕۆ. ئەمیش حکایەتەکەی بۆ باسەکە کە حکایەتی ئەم داوەتیە لەکوێوە هاتووە، کەڵەشێرێکە ئیزعاجی کردووە لەو کاتەوە کە سەر بڕاوە. ئیتر ئەم زۆر مرتاحە و ئەگینا نەیە لایسە ئیسراحەت کەین لێراو. ئیتر ئەلەم قسانەی بۆ گێڕێتەوە، لە کتوپڕە خزمەتکارەکە دێتە ژوورەوە، ئەڵێ وەڵا قوربان داوای لێبردنەکەم، ڕۆشتم چەندێ تەکلیفم لێکرد نەیفرۆشت، چەندێ تەکلیفم لێکرد نەیفرۆشت، مەجبور چووم لە بازار کەڵەشێرێکی ترم بۆتان کڕی و هێنامەوە. ئەو کاتە گوێی لە دەنگی کەڵەشێرەکە بوو، ئەی خوێخان دووبارە. یعنی لەو ماوەیە کە سەعاتێکە 2 سەعاتە ئەم وای زانی لە مێشکی خۆیەوە، وای زانی ئەو کەڵەشێرە سەر بڕاوە، ئەسڵەن دەنگیشی ناویست، بەس دوای کە زانی سەر نەبڕاوە، ئەم جا زانی سەر نەبڕاوە، هەم ڕۆشت و سەر ئینەکەی خۆی. سیرکەن برا بە ڕێزەکانم، ژیانی فەیلسوفێکی گەورە بەدەست کەڵەشێرێکەوە گیری کردووە، مع العلم چارەسەرکردنی ئەو کێشەش لە لای خودی خۆیەتی. ئەگەر ئەم هەروە تەسەور بکا کە ئەو کەڵەشێرە سەر بڕاوە نەماوە، ئەسڵەن هەردەنگیشی ناویست. ئێمە لە ژیانمانە کەڵەشێر زۆر ئیزعاجمانەکە، پڕ ئەم دنیاش کەڵەشێرە، جا ئێمە هەر خەریکی کەڵەشێر سندن و سەر بڕین بین، ئەبێ زۆر ماندوو ببین. بۆیە ئەبێ لە کەڵەشێرەکانی دنیا گوێی خۆمان کەڕکەین. مەقسەدم ئەوەیە کە لە ژیانە تۆ دەیاها کەس هەیە وەکو کەڵەشێر ئەقیقێنێتە گوێچکتاوی زعاشتەکە، زۆر نرخ بۆ ئەو شتە دامەنا، وەکەی قسەیە، قسەی خەڵق وا ئاڵێ، خەڵق وا ئاڵێ. ئەگەر خەڵق قسەکانیان شەرعی بوو لەسەر قورئان و سونەت و بیخەرە سەر توێڵت و وەریگرە و بۆ خۆت قازانجە، بەڵام ئەگەر قسەکانیان ناشەرعی بوو، عیبە و وایە و ئەبوایە وای نەکردایە، ئەبوایە وای نەکردایە، ئەو لە حاڵی تۆ نازانی قسەکانیان وەکو دەنگی کەڵەشێرەکە پشتگوێ بخە و قیمەتی بۆ دامانە، سەرکەوتوو ئەبی لە ژیانتە. لەبەرەوە خۆشەویستەکانم، زانینی ئەو شتانە زۆر گرنگە بۆ ئینسان. بسمارک کابرایەکی لێ هاتووی ئەڵمانیە و
لە بڕوسیاش دانیشتووە پێی ئەوترێ پیاوی خوێن و ئاسن، یعنی قائیدێک بووە، سەرکردەیەک بووە، بلیمەت بووە لە بواری جەنگ و لە بواری ئاشتیش. ئۆتۆفۆن بسمارک ئەم کابرایە لە ساڵی 1815 لەدایک بووە، لە ساڵی 1898 مردووە و بۆتە ڕئیسی وزەرای بڕوسیا، یعنی ئەو کاتە مەملەکەیەکە بۆ وا ناوی وا بووە و ئەویش سەبەب بووە کە ویلایەتی ئەڵمانیەکە ویلایەتە ئەڵمانیەکان یەک بخاو بیکا بە ئەڵمانیای گەورە، ماوەیەکیش مستەشاری ئەڵمانیا بووە. ئەم کابرایە تەماشاکەن دەرس وەرگرن لە ژیاننامەی یعنی خەڵکانی تر. ئەم کابرایە زۆر جگەرە کێشێکی یعنی عەجیب بووە، ئەڵێ بەیانی کە هەڵساوە، طبعا سیاسیەکی زۆر گەورەیە و هەر لەو تۆزە قسەیە بۆتان دەرکەوت کە ئەمە چی کابرایە بلیمەت بووە، بەڵام کێشەی ئەم پیاوە جگەرە کێشێکی زۆر عەجیب بووە، جگەرەی داوەتە دەم جگەرە. یەک جار بەیانی کە هەڵساوە لە خەو جگەرەیەکی داگیرساندووە، یعنی بەشخاتەوە ئەوانە، دوای ئەوە ئیتر حتا خەوتوتەوە جگەرەی داوەتە دەم جگەرە و ئەگەر جگەرەشی پێ نەبوایە نەیەتوانی بیر لە هیچ بکاتەوە، مێشکی تێکە چوو. لە جەنگێکە ئەکەونە حاڵەتێکی زۆر زەحمەتەوە، تەماشا ئەکا یەک جگەرەی ماوە، یەک جگەرەی پێ ماوە، بڕیار ئەدا کە ئەو جگەرە هەڵگرێ بۆ حاڵەتی زۆر خەتەر کە فکری سافکە. یەک دانە هەفتە ئەوانەکەونە حاڵەتێکی زەحمەتەوە جگەرەی پێ ناگا، یەک دانە هەفتە ئەو جگەرەکەی هەڵگرتووە، دوای ئەوە تەماشاکە جگەرەکە هێرماوە، یەک هەفتەشە جگەرەی نەکێشاوە. بیرەکاتەوە ئەری ئەوە منم هەموو ژیانی خۆم بەستۆتە جگەرەوە، ئەی خۆ یەک هەفتەیە من چونکە بیرم لای نەماوە جگەرە ناکێشم و عەتیادی ئاسایش. ئەمە کەی ئەوە ئەهێنێ ژیانی من خۆم بۆیە جگەرەکە ئەشکێنێ و بڕیارەدا لەو ڕۆژە بە دواوەیتر جگەرە نەکێشی. حەیفە ئینسان ئەوەندە بێتوانە بێ مرۆڤێ لەو قیممەتەیە لە لێهاتوویە لە زۆر بوارە بەدەست جگەرەوە گیر بکە، بۆیە فڕێدا. عالمێکی گەورەی موسڵمان مێژوونووسێکی گەورەشە لە ئاخیری تەمەنیا، یعنی تەمەنەکانی ساڵانی ئاخیری تەمەنیا تووشی کێشەیەکە بێ ئەم عالمە، زۆربەتان بیستوتانە بەس بە شێوازێکی تر بیستوتانە، بەس ئەمە ڕاستیەکەیەتی. ئەم پیاوە خەیاڵێکی بۆ دروست ئەبێ کە توولەمارێک لە ناو سکایەتی، لە ناو مەعیدایەتی. ئیتر ئەمەیە بەشەر ئەگەر خۆی داوە دەسی هەنێشتەوە خەیاڵاتەوە ئەڕوا، ئەمە حەقیقیە. زۆر ئەم لا ئەولای پێەکەن، دیارە ئەمە حاڵەتێکی دەرونیە کە سوکاریشی ئەزانن و ئەیبەنە لای زۆربەی دکتۆرەکان، و دکتۆرەکان عەجایبیانتی ئەم عالیمە لەم مستەوایە ئەم خەیاڵی بۆ دروست بووە، بۆیە هەمویان نەسیحەتێکەن بە مامۆستا شتی وا چۆنە بێ، شتی لەم دکتۆرەی هێنەوە لای و دکتۆرە نازانی بنە لایەوەکە بن لایەوەکە. خەبەرەکاتە دکتۆرێک مسلمان بلیمەت لە بواری دەرونیشا لێ هاتووە، بەس نەک لە بواری جەستەییە، ئەڵێ با بیهێنن بۆ لای من. ئیتر ئەوانی شەیبەن دیارە لە قاتی سەرەوەیە بە حاڵی بن، یعنی چۆن بڵێ ئەڕۆنە ژێر باڵی ئەیبەنە سەرەوە، کە ئەیبەنە سەرەوە ئەمیش هەندێ فحوساتی بۆکە پێڵێ، ئەڵێ بالفعل تۆ توولەمارێک لە ناو سکایە مردووشە. بۆیە دیارە هەر سەرعاوێک دوو لە ڕووجەنابتانە مزگەوت لە ناو عیادەکەیە، ئەڵێ بڕۆ ئەوێ زۆر قەوت بکە ئەمانە، ئەویشە چێتە ئەوێ جارێک و چێتەوە، ئەڵێ چیش نەمە هیچ نەبوو. دووبارە طبعا تەرتیبێکی بۆ کردو توولەمارێکی مردارۆبووی هێناوە، دایناوە لە جاری سێمە دایەنا لە ناوینەکە، ئەمە چێتر سەیر ناکە سەیری قاعیدەینەکە، ئەڵێ زەخت بکە لە خۆت و خۆشی ێشێتە ژوورەوە لەگەڵ یا، ئەڵێ زەخت بکە لە خۆت، ئەڵێ ئەوە توولەمارەکە دەرچوو، ئامیش یەکسەر هەڵەسێتە پاو ئیتر تەواو نەجاتم بوو. بەدەست هێنایە نەبان بەژێر چوونە ژێر باڵی، بەڵام ئەم جا بە پێی خۆی چووە خوارەوە. ئەڵێ هەتا وەفاتی کرد، هەتا وەفاتی کرد ئیتر نەخۆش نەکەوت، تەواو. سقەی متمانەی بۆ گەڕاندەوە. سقە و متمانەیەکەیە لە ئینسان، ئەگەر ئینسان بتوانێ سوودی لێ وەربگرێ خۆشەویستەکانم ژیان تەگۆڕێ، بەس مشکلەی ئێمە ئەوەیە شتەکان وەکو خۆی نرخەکانیان نازانین. هەموو شتێک زۆرێک لە ئێمە وا ئەزانین
دەوڵەمەندی هەر پارەیە، وازانین نیعمەت هەر پارەیە، بەختەوەری هەر پارەیە. مع العلم نازانین شتانێکەیە زۆر لە پارە بەنرخترن لە گیانی ئینسانە. ئێستا بۆ نمونە من ئەگەر بە یەکێکتان بڵێم قەزدم قیمەتی شتەکان وەکو خۆی بزانن، بۆ نمونە کەسمان قیمەتی چاومان نازانین، 16 ساعت 15 ساعت دانچین لەبان مۆبایل واکەین نازانین، ئەوە بەرە چاومان زەعیفەکە یا گوێمان زەعیفەکە و نەسیحەتیشمانەکرێ پێی نازانین. بەڵام ئیسە بە یەکێکتان بڵێم یەک چاوم بدەنێ $100,000 پێ ئەدەم یەک چاوت دەرکەین کەستان ڕازی نابێت. یەک پارچە لە لوتت ببڕە ئەوە پارەت پێ ئەدرێ کەس ڕازی نابێت، بەڵام قیمەتیشی نازانین. زۆرێک لە ئێمە قیمەتی نازانین، وەکو خۆی بەکاری نایەنین. سیحەت لەش ساغی بۆ نمونە پاشایەک هەبوو، ئەم پاشایە هەموو جۆرە خواردنێکیان هاوردە بەردەسی نەیەتوانی بیخوا، شەهیەتی بۆی نەئەچوو. لە پەنجەرەی قەسرەکەیەوە تەماشای کرد کابرایەکی باخەوان لە کاتی ئیسراحەتە لەگەڵ خۆیان کیسەیەکی هێناوە و نانی جۆی تایە و لەگەڵ حەنی ئاواشتی هاکەزایی بەسیتە، ئەی خوا حتا ئەم تیکەکە ئەخاتە دەمی تیکەیەتر حازرەکە، یعنی بە هەڵپەوە خەریکی خواردنەکەیە. وتی خۆزگایە من بمتوانایە وەکو ئەوە نانم بخواردایە ئاوا بۆ باخەوانێک بواە، بەس بمتوانایە وەک ئەو نانم خواردە. بۆیە خۆشەویستەکانم بە قەدری شتەکانمان بزانین. کابرایەک لە سەحرایەکە گیرەکە ئەکەوێتە بیابانێک، هەم ئاوی لێ ئەبڕێ هەم خواردن، بەتەمای ئەوەیە کە بمرێ. هەندی ڕێیەکە ئەو پڕی توانای تیان نامێنێت، تەماشاکە گۆمێک ئاو هەیە بەپەلا خۆیە گەێنێ و لێ خواتەوە و تەماشاکە کیسەیەکیش دانراوە بەجێ ماوە لە بزان لە کێت بەجێ ماوە، هەڵپەی کیسەکە ئەدا بەو ئومێدەی بەشک و پارچە نانێکی تیابێ، کاتێک کیسەکە ئەکاتەوە ئەوە نەیترە بێ ئومێدە بێ، چونکە پڕی ئاڵتونە. چی لەگەڵ ئاڵتونە؟ یعنی تەماشاکە خۆشەویستەکانم هەموو شتێک پارە نییە، پارە لە کاتی خۆیان باشە، لە شوێنی خۆیان قیمەتی وەکو خۆی تەماشا بکەیت. و هەروەها شتەکانی تر حتا بۆ نمونە گێڕنەوە کابرایەک هەیە ڕۆتشیلدی پێڵێن، کابرایەکی جوولەکە بووە ساڵەکانی 1944 لەدایک بووە. کابرایە دەوڵەمەندترین کەسی زمانی خۆی بووە، بەس بڕۆن بگەڕێن بزان چۆن مردووە ئەم زەلامە. ئەنی قسەکەی سەیرە چیرۆکەکەی. ئەم کابرایە قەسرێک دروستەکە لە شوێنێکە ژێرزەمینێکی گەورەی بۆ ئەکاو، یعنی ئەی رازێنێتەوە بە ئەو پەڕی ڕازاندنەوەی ئەو کاتە هەموو جارێ نان و هەفتەی جارێک ئەچێتە ناو ئەوە کەس پێی نازانێت. طبعا شوێنەکەی تایبەتە تا مناڵەکانیشی ژنەکەیشی پێی نازانێت، شوێنێکی تایبەتە هەفتانە بۆ ئەوەی نانێکی خۆش بخوا ڕاتە ئەوێ. ئەمیش کلیلێکی لە دەرەوە ئەیکاتەوە لە ناوە هەر بەو کلیلاکرێتەوە. ڕۆژێکیان طبعا کەس پێی نازانێت چێتە ئەوێ لەوێ نانێکی خۆشەخوا لەگەڵ ئەو هەموو ئەڵماس و ئاڵتون و مەجەوهراتەکە هەیە. جارێکیان ئەچێتە ژوورەوە لە بیرێ چێ کلیلەکە بکاتەوە، دەرگاکە داخری، دوای ئەوەی تێرەخوا ئەمانە وا ئاکا تەماشاکە کلیل نییە. چەندی هاوارەکە ئەمانە کەس پێی نازانێت ئەمرێ. دوای مدەتێک وەرەسەکەی دابەشەکەن، ماڵەکەی دابەشەکەن، بەر یەکێ لە کوڕەکانێکەوێ ئەو قەسرە، دوای ئەوە ئەوێ بیر ڕۆخێنێ و شتێکی تر بکات لە شوێنەکەی تەماشاکە لە ژێرەوە مەشتی تری تایە ئەگەر ڕێن تەماشاکە بەس ئێسقانەکانی ما و وەرەقەیەکی نووسیە لە پاڵ خۆیان نووسوێتی دەوڵەمەندترین کەس لە جیهانە لە برسا مرد، پێشەوەی بمرێ ئاخر قسە خۆی نووسێتی دەوڵەمەندترین کەس لە جیهانە بە برسێتی مرد. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ، بزانێت قیمەتی شتەکان وەکو خۆی، هەموو شتێ پارە نییە. سیحات لە ساغی ئەمانە هەمووی زۆر زۆر گرنگن، بە تایبەت ئیمان سەری هەموو شتەکانە. هەر بە ئیمانە بەڕاستی برسیەکان تێرە بن، هەر بە ئیمانە فەقیرەکان دەوڵەمەندە بن، هەر بە ئیمانە غەمبارەکان دڵخۆش ئەبن، هەر بە ئیمانە زەعیف و لاوازەکان بەهێز ئەبن، هەر بە ئیمانە ڕەزیل و پیسکەکان سەخی ئەبن. ئیمان دڵنەوایی تەکا لە کاتی ناڕەحەتترین تنگانەکانە،
ئەوە لە گشتی مهمترە خۆشەویستەکانم. دەوڵەمەندێکە بوو لە کفری، یەکێک بوو لە بابانەکان لە گەورەترین دەوڵەمەندەکان، قەسرێکی دروست کرد بوو 6 ماڵی تری لەگەڵ خۆیان هێنابوو لە فەقیر و هەژارەکان. ئەوتیان باشە تو بۆ واکەی؟ ئەوتی تو ژیان چی قیمەتێکی هەیە بەتەنیا؟ من لەم قەسرە چی بکەم بەتەنیا؟ بۆ خۆمان ئێواران داهەنشین دەمەتەقیەکەین. خەڵق ئاوا بوو، دەوڵەمەندەکانی جاران ئاوا بوون، قیمەتی شتەکانیان ئەزانی. بەسی ئێمە ئێستا کابرا خۆی ژنەکەیەتی 8 خان و 2 قاتی، خانەیەکی 2 قاتی دروست و 8 خانووی تایە، تەنها جنۆکە تایەژێ. مرۆڤ نەچۆتە سەرەوە. حتا کۆنە بێ دوای ئەم جاڵێ بە کوڕەکەم، دوای تا کوڕەکەی گەورابێ ئەم جا کوڕەکەی شۆفڵێک تێ لێدا و ئەڕاو نایەوێت. داواکارم خوای تەعالە بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە تەوفیقمان بدەیت. برا بەڕێزەکانم، خاڵی دووهەمی ئەو بابەتە کە باسمان کرد سوود وەرگرتنە لە کات و هەلەکان. زۆر شتەیە لەم ژیانە ئەگەر پێش خۆی بکرێ، ئەگەر پێش خۆی ئەنجامی بدەی سوودی نییە، وەکو ئەو یاریچێ باسمان کرد، ئەگەر لە دوایەوەش بکرێ سوودی نییە. بۆ نمونە بە تایبەتی لە تاعات و عیبادەتە. بۆ نمونە تو ڕەمەزان ئەگەر یەک مانگ ڕۆژوو بگری بەر لە ڕەمەزان، هەر بە ڕەمەزان بۆت حەساو ناوێ، ئەگەر یەک مانگیش دوای ئەوە بگری هەر بە ڕەمەزان بۆت حەساو ناوێ. بۆ نمونە ئەگەر تۆ پارشیە و بیخیتە دوای بانگ، ڕۆژۆکە دروست نییە، ئەگەر پێش بانگیش ئێوارەش بیشکێنی هەر دروست نییە. بۆ نمونە نوێژەکان ئەگەر ئیسەر نوێژی جمعە ئێمە بیخینە دوای عەسر دروست نییە، وەبێ عوزر یعنی دروست نییە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، يعني وەختێکی دیاریکراوی بۆ دیاریکە. زۆر بە شتەکان وایە، ئەم دنیا هەر وایە. ئەم نوێژانەکە 5 فەرزە خوا فێرمانەکە کاتێکی دیاریکرا و ڕەمەزان دێتە سەرا کاتێلێکی دیاریکرا و هەمووی بە تەوقیت بەسراوە، هەمووی بۆ ئێمە فێر بین، هەموو ژیانمان ئاوا بکەین. نوێژ و ڕۆژ و ئەمانە هەمووی لە کاتی خۆیان ئەکرێ، بۆیە ژیانت ئەبێ هەمووی واداڕێژی، حتا زەکات. ئیسە تو زەکات ئەگەر لە کاتی خۆیان نەیدەی، فەقیرێک بمرێ کە تو ئەسڵ ئەبوایە زەکاتەکەت پێ بدایە، تۆ بەشداری لە کوشتنی ئەو زەلامە. تو ئەگەر ئەم ساڵ زەکاتت دەرنەکرد بێ، بڵێ ساڵێتت دەریەکەم لەگەڵ زەکاتی، ئەگەر ئەو ساڵە فەقیرەکان شتێکیان بەسەرا بێت تۆ تاوانباری. حەج ئەگەر کات هاتە پێشەوە پارەت هەبوو بتوانی نەیکەی، گوناحباری. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. هەموو شتەکانی ژیان وایە، ئیسفادە و سوود لە کاتەکان هەلەکان لە شوێنی خۆیان. هەر کەسێ شت پێش وەخت بکە، عەرەب ئەڵێ عوقیبە بحرمانیه، ئەگەر لە پێش وەخت بیکە و ئەگەر لە دوای وەختیش بیکەی هەر عوقیبە بحرمانی، چونکە کاتەکەی تێپەڕەکە. زۆر بەمان ئێستا لە ژیانی خۆمانەوە هەموومان پەنجەی خۆمانە گازین، ئەڵێن خۆزگایە کاتێک گەنج بین مەکتەبمان تەواو بکردایە. هەیە مەکتەبی تەواو کردی، ئەڵێ خۆزگایە بۆ خۆی تاخیر بوو، نەڕۆی ماستەری نەخوێنە، فرسەتێک کاتە سەرەوە نەیتوانی بۆ خۆی ئستغلالی فرسەتەکە بکە و هەلەکە بکە، تێپەڕ بوو، ئێستا پەنجەی خۆیە گازی. هاوڕێکانی هەمووی شادەی بەرزیانەیە و موچەیشیان باشە، ئەم تازە نەیتوانی بگات. زۆر شتێ لە ژیان ئێمە پەنجەی خۆمانە گازین، چونکە لە کاتی خۆیان ئیسفادەمان لێ نەکردووە.